دنیا ڕێک بەو شێوەی لە دەیە کە لە فیلمەکاندا دەماندیت کەسێک چاویلکەیەکی لە چاودا یاخود عینەکێک و کاری پێدەکا وەکو شاشەیەکی مۆبایل یەک گەیمی پێدەکا نازام دەبێت لێی بترسین یاخود خۆشحاڵ بین سڵاوتان لێبێت هاوڕێیان بخێر بن بۆ ئەم ڤیدیۆیە من ناوم دێبانە و لەم ڤیدیۆیەدا چاو لە چاویلکەکە یاخود ئەو بەرهەمە نوێی ئەپڵ دەکەین بە نێوی ڤیژن پرۆ چەند ڕۆژێک لەمەوبەر ئەپڵ کۆنفرانسێکی دادەرێت کە چەند بەرهەمی نوێی ناساند بەڵام یەکێک لە بۆڵترینەکانیان کە دەنگدانەوەیەکی زۆری دایەوە ئەپڵ ڤیژن پرۆ بوو کێکدانە چاوێلکەیە کە هەم VR هەمی یار کە دەتان باتە دنیایەکی خەیاڵی هەرە شتەی لە فیلمەکاندا دەماندیت دێتە دنیای ڕاستی ئەم ڤیدیۆدا تەواو زانیاریتان دەبێت لەسەر ئەپڵ ڤیژن پرۆ بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە حتمەن لەگەڵم هاوڕێ بە ڤیژن پرۆ دنیا خەیاڵەکەی ئەپڵ کۆمپانیای ئەپڵ لەم چەند ڕۆژەی ڕابردوو لە مەراسیمێکدا بە نێوی WWDC 2023 چەند شتێکی نوێی ناساند بەڵام بۆڵتر لە هەمویان کە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو ئەپڵ ڤیژن پرۆیە ڤیژن پرۆ هەدسێتێکی نوێیە بەڵام تەنیا هەدسێتێکی سادە نییە لە ڕاستیدا تیم کۆک بەڕێوەبەری ئەپڵ دەڵێت ئەمە شۆڕشێکی نوێ دەبێت هەروەک چۆن یەکەم آیفۆن ئێمەی بۆ موبایل ئاشنا کرد یا ئەپڵ واچ چ دەنگدانەوەیەکی لە سمارتواچەکاندا هەبوو ڤیژن پرۆش دەنگدانەوەیەکی زۆری لە تەکنۆلۆژیای داهاتوودا دەبێت کە ئێمە تێکەڵ بە دنیای ڕاستی و خەیاڵی ئاشنا دەکات ڤیژن پرۆ بە چاو و دەنگ و پەنجە کۆنتڕۆڵ دەکرێت کاتێک لە چاوی دەکەی چوار دەورەت دەکاتە شاشە هەرە شتەی لە فیلمەکاندا دەماندیت وردە وردە دێنە دنیای ڕاستی ڤیژن پرۆ دەنباتە دنیایەکی سێڕەهەندی یاواتە 3D ئەو بەرهەمە هەم بۆت دەبێتە تەلەڤیزۆن هەم کۆمپیوتەر هەم لەپتاپ و یا هەرە شتە تەکنۆلۆژیانەی کە بەکاریان دێنی تەنانەت دەتوانی بە شێوەی گەیمیش بەکاری بێنی و یاری بکەیت هەروەکو چاوێلکە یا عینەکێک لە چاوی دەکەیت شوشەکەی بە شێوەیەکە کاتێک لە چاویەکەیت هەم دەتوانی پێشخۆت ببینیت و هەم کاری پێ بکەیت سەردانی سۆشیال میدیا بکەی نامەکان وەڵام بدەیتەوە چاو لە فیلمێک بکەی و هەر شتێک کە پێویستت بێ ڕۆژانە کە بە مۆبایلەکەت کۆمپیوتەرەکەت یا هەر شتێک کە کاری پێ دەکەی بێنیازت دەکات ئەگەر لە یادتان بێت ساڵی ڕابردووش کۆمپانیای مێتا یا فەیسبوک شتێکی هاوشێوەی ڤیژن پرۆی دەرخست کە پێی دەچنە ناو دنیایەکی VR یا AR بەڵام ڤیژن پرۆ سێ هێندەی تر سامی زیاترە ئەم بەرهەمە لە ساڵی 2024 دێتە ناو بازاڕە و نرخەکەی کە زۆربەی خەڵکی تووشی شۆک کردووە لە $3500 دەست پێ دەکات
$3,500 is something that I think earlier on. بێگومان هەرزان نییە $3,500 شتێکە کە یەکەمین بەکارهێنەرەکان دەتوانن پێی بدەن بەڵام دەگەڕینەوە سەر ئەوەی کە ئەم ئامێرە بۆ تۆ چ شتێک دەبێت. ئەپل ڤیژن پرۆ مێتا و دەیان کۆمپانی دیکە بە دەرخستنی ئەم تەکنۆلۆژیە نوێیانە بە ئێمە دەسەلمێنن کە دنیا بەرەو دنیایەکی دیجیتاڵی دەڕوا. لەگەڵەوەش بەکارکردنی ئەم بەرهەمانە دەتوانن بچنە ناو دنیایەکی خەیاڵی وەکو مێتاڤێرس. بە کورت و پۆخت ئەگەر تاوەکو ئێستا مانای مێتاڤێرس نازانی دنیایەکی خەیاڵیە کە تێیدا دەژیت. ئەو حەسرەتانەی لە ڕابردووی خۆتە دەتوانی لەوێ بەدیان بێنی. بە لە چاوکردنی ئەم بەرهەمە ڤیارە دەتوانی پشی بۆ ئەو دنیایە کە پێی دەڵن مێتاڤێرس. لەوێ هاوشێوەی جیهانی ڕاستی خان و بەرەی لێیە، بینای گەورەی لێیە، ئۆتۆمبیلی لێیە، یا هەروەکو یاری GTA بەڵام ئەو کارەکتێرەی کە پێتە خۆتی و هەر شتێک بکەی لەوێ هەر خۆتی. لقی زۆربەی کۆمپانیەکانی دنیا لە مێتاڤێرس کراوەتەوە. واتە دەتوانی بە شێوەی دیجیتاڵی ئاڤاتارێک بۆ خۆت دروست بکەیت و بچی لە ناوێ ژیان بەسەربەری. هەر کەلوپەلێک یا هەر شتێک پێویستت بوو دەتوانی لەوێ بیکڕی. بە شێوەی دیجیتاڵی دەتوانی سەردانی دانیشتنەکان بکەیت. یاگەر نمونەیەک بێنمەوە بۆ نمونە جاستین بیبەر گۆرانی بێژی بەناوبانگ کۆنسێرتێکی لە نێو ئەو دنیا خەیاڵیە یاواتە مێتاڤێرس بەڕێوە برد. و دەنگدانەوەیەکی زۆری دایەوە. ئەم تەکنۆلۆژیا نوێیە جێی باسی زیاتری هەیە بەڵام هەمویان پێویستی بە کاتی زیاترە کە چاوەڕێ بکەین نزیکتر و نزیکتر بینەوە لەم تەکنۆلۆژیا نوێیانە. هەروەک دیارە ژیان ئاسانتر دەبێتەوە و کار و جوڵەی مرۆڤ کەمتر. هەم دەتوانێت ترسناک بێت و هەمیش زۆر شت بەرە و باشتر بەرێت. هەر بەو شەوەیە کە دیتان شتێکی حەزەمەتە یعنی بەڕاستی من شۆکم شۆک کە ئەو دنیاە بەرەو کوێ دەڕوا و تەنانەت ئەمە جارێت دەستپێکێتی زۆر شتێکی کە ماوە کە بە شێوەیەی یاخود هۆشی دەستکرد بێتە ناو بازار و بێتە ناو دنیای ئێمە کە بێگومان جارێت دەستپێکێتی یعنی زۆر شتێکی کە ماوە بۆیە دەبێت بەڕاستی لێی بترسین خە خەرارە دنیا چی بەسەر بێت. ئەوەی کە دیارە هەستەکان زۆر کەمتر دەبنەوە ڕۆحم کەمتر دەبێتەوە بەڵام کار ئاسانیش زۆر دەبێت. نازانم دنیا چی بەسەر دێت. بەرحەڵ زۆر سپاس کە تاکو ئێستا لەگەڵم بوون. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بوو بێت. ئەگەر هەستان لێ ڤیدیۆی زیاتر سەبارەت بەم تەکنۆلۆژیە نوێیانەی کە ڕۆژ بە ڕۆژ دێنە بازار دروست بکەین لە بەشی کۆمنتەکاندا پێم بڵێن و لایکی ڤیدیۆکەش لە یاد مەکە. تا ڤیدیۆکی دیکە ماڵەوە.